بەناوی خی گەورە میرەبان سلااوتان لێبێت من لە ماڵی دیما ڕەفعەتم یەکێک لە خوێندکارەیە کە مەکانە سەر ئاستی هەرێم و یەکەم لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ منەمەوێت لە زاری خۆیەوە چیرۆشی سەرکەوتنی لە قۆناغی 12 ئامادەیمان بۆ باس بکات کە توانیوێتی نمرەی 99.3 بەدەست بێنێت. دیماخان سڵاو لێبێ و پێشەکی پیرۆزبایی لێکەین بۆ نمرە بەرزەی کە بەدەست دێناوە باسی ئەومان بۆ بکە کە سەرەتا هەستە چۆن بوو کە نمرەکەت وەرگرتەوە و دواتر هەستە چۆن بوو کە زانیت بلی یەکەمە بەدەستێناوە لە قەزای چەمچەماڵ. بەناوی خی گەورە میهرەبان سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم. بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو کە یەکەم جار دەرەجەکەم پێگەیشتەوە دوای ئەو هەموو هەوڕۆماندووبوونە بەرهەمە کەمبینەوە بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو. تا نەمزانی کە یەکەمم بەس نمرەکەم باش بوو ئیتر هەر کە نمرەکەم بینی زۆر پێم خۆش بوو بۆ من شانازیەکە بووم بەهۆی ئەوەی کە بمەجێ شانازی هەم ماڵۆمان هەم شارەکەم هەم قوتابخانەکەم. بەڵێ تۆ چ ئامانجێکت هەبوو لە پۆلی 12 لە قۆناغی پۆلی 12 کە هەوڵت بۆ داوتوانیتت ئەم نمرەیە بەدەستبێنی؟ بەڵێ بۆ من سەرەتا کە دەستم پۆلی 12 کرد ئامانجی من ئەوە بوو کە نمرەیەکی بەرز بەدەست بهێنم هیچ بەشێکم دیاری نەکرد بوو تاوکو بچم بۆی بەڵام بۆ من پۆلی 12 یەکێک بوو لە ئامانجە بچووەکانی ژیانم بۆی لە ڕێگەی پۆلی 12 بتوانم زۆر شتی گەورەتر بەدەست بهێنم. ئامانجت چییە بەم نمرەیەوە بچیتە چ بەشێک و خۆت حەزت لە چ بەشێکە؟ هەتاوەکە ئێستا بەشێکی وام دیاری نەکردووە بەڵام ئینشەڵڵا ئیتر ئەگەڕێم هەم خۆشم پرسیار ئەەکەم و حەزمە بەشە تۆبیەکانیش هەیە. چی ئەڵێ بۆ خوێندکارانی کە لە دوای خۆت لە قۆناغی 12 کە دەستپێک و سەرەتای وەزگەیەکە بۆ گەشتن بە ئامانجەکانیان چیان پێ ئەڵێ چۆن هەوڵ بدەن و چی بکەن؟ بەڵێ بەڕای من ئەوەی زۆر گرنگ بێ بۆ ئەوانی کە تازە ئەچنە پۆلی 12 کە تێڕوانین و بیر و بۆچوونی خوان دەربەری پۆلی 12 بگۆڕن وەکو شتێکی زۆر قرس و گەورەکە و شتێکی زۆر گەورە بە لە ژیانە سەیری نەکەن وەکو ئامانجێک کە لە ژیان تا بتوانێت بەدەستی بێنیت سەیری بکەن و بیر و باوەڕ و خۆیان بەنەمبری بگۆڕن. باشە باسی سعیکردن بۆ بکە لە پۆلی 12 کە تۆ ئەم ساڵ بەکەم ساڵ و بە یەکەم وەرز و سەرجەم تاقیکردنەوەکانت کردو توانیت ئەم نمرەیە بەدەستبێنی سعیکردنی ڕۆژانە چۆن بوو چەند سەعات سعیتە کرد؟ بەڵێ بەپێ کاتەکە ئەگۆڕاتر ڕۆژانە بەپێی دەرزەکان بوو دەرزی زیاتر بۆیە زۆتر ئەم خوێن کەمتر بۆیە کەمتر بەڵام ئیتر بە معدل 4 بۆ 5 ساعت ئەم خوێن ڕۆژانە و کاتی ئیزنەکەش زیاتر بوو دەکاتژمێر. زۆر باشە سەرکەوتوبی من ئەسمە لای مامۆستا ڕەفعەت کە لە هەمان کاتە بەرپرسی بەشی پەروەردەی دەستگای نووری حکمەی لە چەمچەماڵە کۆمەڵای قوتابی تر لە دەستی مامۆستا بەڕێزەیە پەروەردە دەکرێن دەمێ بزانم لەگەڵ پەروەردەکردنی ئەم قوتابیانەدا چۆن هاوکاری کچەکەی و خوێندکارەکەی کردووە تا بتوانن ئەم نمرە بەرزە بەدەست بێنێت. مامۆستا سڵاو لێبێ جەنابتان چۆن هاوکاری کچەکەتان کردووە کە بتوانێت ئەم نمرەیە بەدەست بێنێت؟ سڵاوی خوا لێوە زۆر بەخێر بێن بەنسبەت هاوکاریکردنی کچەکەم کە توانێت سوپاس و خی گەورە کە نمرەیەکی باش بەدەست بێنێ هەنە هاوکاری معنەوی و هاوکاری مادەکان هاوکاری معنەکەی ئامادەکردنیەتی بۆ نەڕووی هاندانەوە هاوکاری معنەوەکەش معنەوەیەکە مادەکان بۆ دابینکردنی پێداویستەکان و ژوورێک و شوێنێک و معنەوەکەش بۆ لە ڕووی نەفسی و ئەوە کە من ڕتەواتی هانمانداوەکە ئەو بتوانێت هەموو هەڵی خۆی لە پۆلی 6 بەگەڕ بخات بۆ دەسێنان نمرەیەکی باش. ئەمێ بزانم تا چەندێک دیماخان بۆ تەجێ شانازی بۆ ئێوە کە توانێتی ئەم نمرەیە بەدەست بێنێت؟ وەڵاهی شانازەیەکی بەڕاستی گەورەیە بۆ ئێمە بەتایبەت لە بنەماڵگە خۆمانەکە یەکەم قوتابیمانەکە بتوانێت دەرەجێکی ئاو بەرز بەدەست بێنێ ئەمە بۆ ئێمە زۆر شانازیە و هەم ئەبێتە هاندانێکیش بۆ نەوەکانی ترمان کە ئەوانش بتوانن ڕەچاوی ئەم بکەن کە وەکو ئەم توانێت نمرە بێنێ ئەوانیش بتوانن نانی نمری بەز بەدەست بێنن. زۆر سپاسانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەمە چیرۆکی یەکێک بوو لە یەکەمەکانی سەر ئاستی هەرێمی کوردستان و یەکەم لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ دیما ڕەفعەت